سلااو هاوران لێرە چەنەلی خۆتان چەنەلی بەدەستێنانی پارە لە ئینتەرنێتە کە من یاد معین بە شێوەی ڕێکوپێک هەموو ڕۆژانی شەممە، دووشەممە، چوارشەممە و هەینی ڤیدیۆکانی سەبارەت بە کریپتۆکارەنسی وەروەها یاخود هەمان دراوی ئەلکترۆنی لەناو ئەم چەنێلە ئاپلۆد یاخود پەخشەکەم بۆ ئەوەی زانیاری ئێوە لە بواری کریپتۆکارەنسی ببەمە سەرەوە و هەروەها ئێوە بتوانن لە ڕێی دراوی ئەلکترۆنیەوە قازانجێکی باش بکەن و هەروەها دۆلاری ئەمریکیش بەدەست بهێنن بۆ ئەوەی ئێوە هیچێک لە ڤیدیۆکانی داهاتوو لە دەست نەدەن کە من بڵاویانەکەمەوە دەتوانن چەنێلەکە سابسکرایب بکەن زەنگوڵەی تەنشش چالاک بکەن بۆ ئەوەی هەر کاتێکەمە ڤیدیۆیەک ئاپلۆد دەکەم یاخود بڵاوەکەمەوە یوتیوب لە ڕێی نۆتیفیکەیشنەوە ئێوەی ئاگادار بکاتەوە و یەکەم کەس بن کە بێن ڤیدیۆکان ببینن. بەڵێ ئازیزان لە چەند هەفتەی ڕابردوودا بەڕاستی ئێمە بە تەواوی ناومێد ببووین چونکە هەروەکو بینیمان کە بازارێکی زۆر سارد بوو و بیتکۆین زۆر بەرەو خوارەوە هات هەتاکو ژێر 15,000 دۆلاریش هات بەڵام شکر بخوا کە لە ماوەی چەند ڕۆژێکە کە دیسانەوە ئێمە بیتکۆینی 17,000 دۆلاریمان بینی و کەمێک ئومیدوارتر بوون بۆ ئەوەی لە داهاتووی کریپتۆکارەنسی ئومیدوارانەتر بین و هەروەکو بینن کە لە ئێستادا بیتکۆین نزیکەی 17,000 دۆلار معاملەی پێکرێت بەڵام لە بیریش نەکەن بەڕێزانم کە ئەمە کاتیە چونکە بەڕێی زۆر کەس لە زانایانی بواری کریپتۆکارەنسی کە پێیان وایە بیتکۆین ئەم ساڵ پێش ساڵی 2023 بێتەوە خوار 12,000 دۆلار بەڕاستی ئەمە لە دەستی ئەو کەسانەیە کە زۆربەی سەرمایەی کریپتۆکارەنسیان لە دەستەوە دەتوانن دراوەکەیان زۆر بینە خوارەوە بۆ ئەوەی زۆر کەس دراوەکەیان بفرۆشن و لە ترسی بازار ئەوانیش سوء استفادە بکەن و هەروەها دیسانەوە لە ساڵی 2023ەوە یاخود ناوەڕاستی 2023ەوە ئێمە دیسانەوە شاهدی بیتکۆینی سەروی 30,000 دۆلار ببین کە لە ئێستادا نزیکەی 17,000 دۆلار معاملەی پێکرێ بیتکۆین و هەروەها ئێتەریۆمیش 1200 دۆلار معاملەی پێکرێ و دراوەکانی تریش کە هەروەکو گوتم لە چەند ڕۆژی ڕابردوودا کە کەمێک هەرچەندە کە بازارەکە باش نییە بەڵام دیسانەوە کەمێک بەرەو هەڵکشان چوون و هەروەکو بینن کە BNBش نزیکەی 291 دۆلار معاملەی پێکرێ. بەڕێزانم ئایا پرسیارە زۆر کەس لێوەیە کە من چەندین ڤیدیۆشم سەبارەت بەم پرسیارانە دروست کردە کە ئایا ئێستا باشە بۆ کڕینی چ دراوێک یاخود چ میمکۆینێک بۆ ئەوەی لە داهاتوودا ئێمە قازانج بکەین. بەڕێزانم چەندین ڤیدیۆم دروست کردووە کە چون ئێوە میمکۆینی باش بکڕن کە لە ئێستادا پێم باشترە ئێوە ئەم میمکۆینانە بکڕن کە سفریان زۆرە چونکە ئەگەر هاتۆ لە ناوەڕاستی 23 بیتکۆین دیسانەوە بەرەو هەڵکشان چوو دڵنیا بن کە میمکۆینەکانیش بەرەو هەڵکشان نەچن کە من لێرانە دەتوانم ناوی چەند میمکۆینێکتان پێ بڵێم بۆ ئەوەی ئێوە لایەنی کەم ئەم میمکۆینانە بکڕن و بۆ ساڵێک و نیو 2 ساڵی تر زیاترین قازانج بکەن کە شیبا، بیبی دۆج، دۆج کۆین، FEG توکن، سیفمون، PIT، کیشو ئەمانە حەفەش میمکۆینن کە ئەگەر بکڕن و هەر کامیان بڕێکی کەم لە بودجەکەتانە بودجەیکە کارتان پێ نییە ئەم دراوانە بکڕن و هۆڵدی بکەن دڵنیا بن کە لە ماوەی 1-2 ساڵی تر ئێوە زیاترین قازانج لە ڕێی دراوی ئەلکترۆنیەوە ئەکەن. ئەمڕۆ شاتم ئازیزان کە پێتان بڵێم زۆر متمانە بەو بازاڕەی نەبەستن چونکە ئەحتمالی ئەوە هەیە کە دیسانەوە بەرەو داکشانێک یاخود نزمبوونەوەیەکی زۆر بێت پێش ساڵی 23 تەنها هاتم پێتان بڵێم کە ئەو سەرمایەی کە کارتان پێنیاتوانن میمکۆینەکانی پێ بکڕن بۆ ئەوەی سەبەد یاخود جزدانی پارەی هۆڵدی خۆتان پڕ بکەن لەو میمکۆینانە کە ساڵێک بۆ ساڵێک و نیوی تر و 2 ساڵی تر ئێوە دەتوانن زیاترین قازان لە ڕێی ئەم میمکۆینانەوە بکەن کە هەروەکو بە ئێوەم بوت کە ناوی 7 میمکۆینم بە ئێوەدا بۆ ئەوەی ئێوە بکڕن و سەبر و تەحموڵتان هەبێ بۆ ئەوەی قازانجێکی باش لە ڕێی ئەو 7 میمکۆینەوە بکەن.
بله برزانم امروز هاتین بیتکوین هر کو گوته محدوده $15,000 دیسانه وشکان و برو $17,000 روی. بلام دوباره سباره یک موجهی متماننی عزیزانم بازاره لوانه بیتکوین زیاتر دا ببزه چون که سال 2022 هر بم شوه ابی تیپر ببید بو اوی بگینه نوراس 23 و ایما دیسانه و شاهدی برزبونه یا خود پامپی دراو الکترونیه کان به تایبتی من کوینه کان ببید. هاتینا کوتایم ویدیویش سپاسی و کم کتا کوی سابیناری هم ویدیوی بون نکامیم بسیاره که بولجیر ویدیو لی چنل یوتیوبون بنوسن من بچه وان جوابتانه دموه تا ویدیو یکی تر ویبسایت یکی تر اپ یکی تر و هر برنامه یکی تر هموتان بخوای گوره سپیرم خواه یار و پناهی ایوا بید خواتان لگل